وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە لە ئایندەیەکی نزیکدا دەستپێکردنی پرۆسەی خوێندن لە تەمەنی 5 ساڵیەوە بێت کە پێشووتر منداڵان لە تەمەنی 6 ساڵیەوە دەچوونە بەر پرۆسەی خوێندن. ئەو بڕیارەش لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پەسەند کراوە. وتەبێژی وزارەتی پەروەردەش دەڵێت ئەو بڕیارە پرۆژەیەکی استراتیژی وزارەتی پەروەردەیە، مەرج نییە لەم ساڵدا جێبەجێ بکرێت، بەڵکو دەکرێت لە چەند ساڵی ئایندەدا دوای ئامادەکاری تەواوبووی اینجا بچێتە بواری جێبەجێکردنەوە. دەکرێت تەمەنە پێش بخرێ بۆ تەمەنی 5 ساڵی لەو سۆنگەیەوە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانیش دراسەیەکی وردی ئەم بیرۆکەی کردیە پرۆژەیەک و پرسوڕاوێژ بە زۆرێک لە خەڵکانی پسپۆرت کرا، پرۆژەیەک ئامادە کرا، ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کرا، پەسەند کراوە لە ئەنجومەنی وەزیران، بەڵام سەبارەت بە میکانیزمی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە بێگومان ڕەنگە لە ئێسادا لە توانای حکوومەت و وەزارەتی پەروەردەشانە بێت بتوانێت ئاوە بە خێرایی جێبەجێکا، بەڵکو لایەک دراسی ورتری دەوێت. سکرتێری یەکێتی مامۆسایانی کوردستانش دەڵێت ئەو بڕیارە پرۆژەیەکی نێودەوڵەتیە و یەکێتی مامۆسایانش ئەو داوایی پێشووتر هەبووە. ئەوەش دەڵێت ئەو بڕیارە دوولایەنە، لایەنێکی لە بەرژەوەندی سلکی پەروەردە و بەرزکردنەوەی ئاستی خوێندن لە هەرێم، لایەنێکی دیکە ئەوەیە کە لەم قەیرانەی دارایی هەرێم ناکرێت ئەو بڕیارە جێبەجێ بکرێت، چونکە لە ئیسادا کێشەی کەمی بینای خوێندن و میلاکی پێویست لە پەروەردەدا هەیە. ئێمە بۆکو یەکێتی مامۆستان لەمێشە داواکاریمان کردووە کە ئەم بڕیاری لەو شێوە بدرێت، ینی خوێندنی پێش سەرەتایی پیادە بکرێت لە ناوەندەکانی خوێندن، بەڵام بێگومان ئەمە دەبێت کەش و هەواشی بۆ بڕەخسێت، ینی بەڕاستی پرۆگرامی باش و مامۆستای باش، چونکە بەڕاستی مامەڵەکردن لەگەڵ ئەو ئەی عمری ینی ئەو جۆرە تەمەنە بەڕاستی ذهنیەتێکی تایبەتی دەوێت، ئیمکانێتیش تایبەتی دەوێت، 2000 ئیمکانێتی داراییشی دەوێت. بڕیاری دەستپێکردنی پرۆسی خوێندن لە تەمەنی 5 ساڵیەوە وەکو شارەزانی بواری پەروەردە دەڵێن لە ئیسادا جێبەجێکردنی لە هەرێم کارێکی قورسە بەهۆی ئەو قەیرانە دارایی هەرێم تێکەوتووە. وەزارەتی پەروەردەش ئەوە ناشارێتەوە هەمان بۆ چوونی هەیە، بەڵام ئەوان دەڵێن ئەو پرۆژەیە مەرج نییە لەم ساڵدا جێبەجێ بکرێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.